فعال لما يريد هەرچی بیەوێت ئەنجامی دەدا. بە بۆنەی هاتنەوەی مانگی پیرۆزی ڕەمەزانەوە مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی پەیامێکی حەوت خاڵی ڕاستی هاوڵاتیان دەکات و پاش پیرۆزبایی هاتنەوەیە مانگە پیرۆزە داوا دەکات هەرچی زووترە دەرگای مزگەوتەکان ئەگەر بە چەند مەرجێکی شەوە بێت بکرێنەوە کە ئەمە دەقی پەیامەکەیەتی. مانگی ڕەمەزان دەرفەتێکی زێڕینە با باشترین بەهرەی لێوەربگرین. بسم الله الرحمن الرحيم. يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. جەماوەری مسلمانی هەرێمی کوردستان و هەر شوێنێکی دیکە کە دەنگمان پێی دەگات بە بۆنەی هاتنەوەی مانگی پڕپیت و پێزی ڕەمەزان ئەم چەند قسەیەم لە خزمەتاندا هەیە. یەکەم، مانگی ڕەمەزان گەورەی مانگەکانی ساڵە و خوای کارزان هەڵی بژاردووە بۆ تێدا دابەزاندنی قورئان. شهر رمضان الذي أنزل فيه القرآن. بۆیە پێویستە لەو مانگەدا هەرچی زیاتر کات لە خزمەت قورئاندا بەسەر بەرین بە خوێندنەوەی و تێوەڕامانی و لێکتێگەشتنی و لەبەرکردنی و هتد. پێغەمبەری خودار صلی الله عليه وسلم لە مانگی ڕەمەزاندا جبریل قورئانی پێدەور دەکردەوە هەرچەندە بە شەو و ڕۆژیش هەر سەرگەرمی قورئانی بەرز و بەپێز بووە وەک بوخاری هێناوێتی. بۆیە وا پەسەندە بەلایکەمەوە لە نوێژی تەراویحی ڕەمەزاندا هەر شەوەی جوزێک قورئان بخوێندرێ و لە ماوەی مانگەکەدا هەموو قورئان تەواو بکرێ نەک بە پەلا پڕوزە و وەک ڕاونران نوێژەکان ئەنجام بدرێن. دووەم، ئەم مانگی ڕەمەزانی ئەم ساڵمان لە بارودۆخێکی کۆڕۆناوی و سەخت و دژواردا کە دنیای داگرتووە دێ. ئەنجا ئێمەش دەبێ پاڵنەرمان بێ بۆ هەرچی باشتر خۆپاک و چاکردن و لەخوا نزیک بوونەوە، چونکە بێگومان لە کوورەی بەڵاو گرفتاری و مەینەتیەکاندا نەفسی مرۆڤ ئەگەر وەک بەردواسنیش بێ نەرم دەبێ و حاڵەتی بوغڕایی و لە کەوڵی خۆدەرچوونی نامێنێ. سێیەم، زۆر گرنگە هاوکات لەگەڵ بە ڕۆژوبوونی جەستە و ڕواڵەتمان لە خواردن و خواردنەوە ناخ و ڕۆحیشمان بە ڕۆژوو بێ و خۆمان نەک هەر لە گوناه و خراپەی ڕواڵەتی بپارێزین بگرا لە گوناها دەرونی و پەنهانەکانیش وەک بوغز و کینە و دڵڕاقی و خۆبەزلگری و خۆپەسەندی و حەسوودی و هتد وەک خوددا فەرموویەتی وەذەڕوا ظاهر الئیثم وباطنه. بەڵکو تەنانەت لە بێئاگای و قسە و ڕەفتاری پوچ و کات بە فیڕۆدانی بەلاشیش وەک خۆی پەنهان بین لە وەسفی بڕواداراندا فەرموویەتی والذین هم عن اللغو معرضون. چوارەم، بێگومان خودی بە ڕۆژوبوون و خۆگرتنەوە لە خواردن و خواردنەوە خواپەرستێکی گەورە و گرنگە و بە ڕۆژوبوون لە مانگی ڕەمەزاندا یەکێک لە پێنجپایە و دروشمەکانی مسلمانەتی هەر تاکێکی مسلمانە. بەڵام خۆی میهرەبان و بەخشەر پێی ڕاگەیاندوین کە ئامانج و حکمەتی ڕۆژوگرتن پەیدابوونی پارێزکاری و تەقوایە. كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. هیچ گومانیشی تێدا نییە کە چەمک و واتای پارێزگاری وێڕای خۆپاراستن لە گوناه و خراپە ڕواڵەتی و پەنهانەکان و خۆبژارکردن لە خوخدا نزم و پەستەکان و خۆڕازاندنەوە بە کار و خەسڵەتە بەرز و پەسەندەکان خۆپاراستن لە دەرد و نەخۆشیەکانیش دەگرێتەوە و بەدڵنیایەکێک لە بەرهەمەکانی ڕۆژوگرتن تەندروست بوونە. بەڵام ئەم بەرهەمە بە ڕۆژوگرتنی شەرعیانی ڕاست دێتە دی و ئەو کەسی ئێوارە و پارشەوە بە زیادەوە قەرەبووی ژەمی نیوەڕۆ دەکاتەوە زۆر نزیکە لا جاتی ساغ بوون بەهۆی ڕۆژوگرتنەوە تووشی دەرد و نەخۆشی ببێ. پێنجەم، هەروەها مانگی ڕەمەزان مانگی بەخشین و خێر و چاکەی مادی و معنەویە. وەک دایکمان عائیشە خوالی ڕازی بێت لەبارەی پێغەمبەری خودداوە صلی الله عليه وسلم گوتوویەتی پێغەمبەری خوددا سەخیترین و بەخشەرترین کەس بوو بەتایبەت لە مانگی ڕەمەزاندا کە جبریل پێی دەگەیشت لە هەموو شەوەکانی ڕەمەزاندا قورئانی لەگەڵ دەور دەکردەوە وەک بوخاری و موسلیم هێناویانە. شەشەم، لە ڕاستیدا ڕۆژوگرتنی مانگی ڕەمەزانیش وەک سەرجەمەرکە شەرعیەکانی دیکە بەڵێ خواپەرستیەکە بۆ خوا ئەنجامی دەدەین بەڵامەوە خۆمانین لێی بەهرەمەند دەبین هەروەک چۆن بە تاوان و لادانیش بەس خۆمان زەرەرمەند دەبین. من عمل صالحا فلنفسه ومن أساء فعليها. بێگومانیش دروستکراوەکانی خوای پەروەردگار زۆر لەوە بچووکترن کە بە چاکەکانیان سوودی پێ بگەێنن یان بە خراپەکانیان زیانی لێ بدەن. حەوتەم، خدای میهرەبان یارمەتیمان بدات هەموو لایەک بتوانین ئەم مانگا مبارەکە لەم بارودۆخە هەستیارە و دژوارە کۆڕۆناویەدا کە بەویستی حەکیمانی خوای کاربەجێ بەسەر خەڵکی دنیادا سەپێنراوە و دیاریش نییە کەی کۆتایی دێ بکەوینە وێزگەیەکی گرنگی تەمەنمان بۆ هەرچی زیاتر تێگەیشتن و پێگەیشتنمان
چونکە هیچ کاممان نازانین کەی کۆتایی بەم ژیانە دنیاییەمان دێ و گڵۆڵەی تەمەنمان دەپێچرێتەوە و بەرەو مەزڵگای ژیانی ئەبەدی دەکەوینە ڕێ. خوای بەبەزەی و بەخشەربین فەرموویەتی: يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد. واتەی بڕوادارینا پارێز لە خوا بکەن و با هەر کەسا سەرنج بدات چی بۆ سبەینەیە کە قیامەتە پێش خستووە. هیواداریشم مادەم بە پێی زانیاری وەزارەتی تەندروستی مەترسی پەتای کۆڕۆنا لە سەر تەندروستی هاوڵاتیانی هەرێمی کوردستان زۆر کەم بوو بێتەوە یان نەمابێ هەرچی زووترە دەرگای مزگەوتەکان ئەگەر با چەند مەرجێکیشەوە بێ بکرێنەوە کە سەرچاوی نور و خێر و بەرەکەتن و شوێنی ئۆخژن و ئۆقرەی و ئارامی ڕۆح و جەستەکانە. برای دڵسۆستان عەلی باپیر 30 شەعبانی ساڵی 1441 کۆچی بەرامبەر بە 23 نیسانی ساڵی 2020 زاینی.